بۆ یەکەم جار لە سلێمانی پێشنگای کشتوکاڵ و پیشەسازی خۆراک کرایەوە و زۆرینەی بەشداروانی پێشنگاکەش بەرهەمی ناوخۆییان نەمایش کردووە. بەشداروان دەڵێن پێویستە بایەخ و گرنگی زیاتر بە بەرهەمی ناوخۆیی بدرێت لە پێناو پشتیوانی بەرهەمی ناوخۆ و کەمکردنەوەی پشتبەستن بە بەرهەمی دەرەکی. ئێمە باوەڕمان بە خۆمانە، ئێمە با ئەوەش بە خەڵکی کوردستان بڵین، ئێمە وەک جوتیارێک خۆمان بە کەمتر نازانین لە جوتیارانی سەرانسەری جیهان هیچ جیاوازیەکمان نییە، تەنها ئەوەنە نەبێ ئێمە بەدەستی شەکەین ئەوان بە ئامێری شەکەن، ئەوان پاڵپشتیان هەیە ئێمە پاڵپشتمان نییە. ڕاستی سەرەتا تەکنۆلۆژیای درۆن لە وڵاتی خۆمان شتێکی تازەیە و فەلاح بەتەواوی جوتیاری خۆمان بەتەواوی پێ ئاشنا نەبووە، بەڵامێتر ئێمە هەوڵ دەین لێرە ئاشناگەین بە فەلاح. بەڕاستیان درۆنانە شتێکی زۆر باشن، سوودی زۆر زۆرە بۆ دەغڵودان بۆ جوتیار کاراسانی زۆریان بووەگە لە ڕووی بەکارهێنانی دەرمانەوە دەرمانی کەمتر پێویستە، لە ڕووی تێچووەوە تێچووی کەمترە. جوتیاری خۆشمان تا ڕادەیەک گەشتۆتە ئاسێکی ڕۆشنبیری ئێستا لە بەکارهێنانی درۆنەکەنەوە تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو باشە. فەلاح ئێستا وردە وردە خەڵکی خۆمان جوتیاری خۆمان ئێستا بەکاری هێنن. یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان دەڵێن پێویستە حکومەت و لایەنی پەیوەندیدار ئاسانکاری بۆ کارگە و کۆمپانیە ناوخۆییەکان بکەن تا بتوانن برەوی زیاتر بە کارەکانیان بدەن. ڕاستی ئێمە ئەبینین وەکو هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی بەکاربەر ئەبینین، بەڵام لە ئێستادا ئەبیندرێ کە هەندێک کارگا هاتوۆتە سەرقەت و کراونەتەوە بەرهەمە خۆماڵەکانی خۆمان بەرهەمەیەنن جێ دڵخۆشیە. لەم پێشنگایە بینین زۆر لە کۆمپانیەکان بەرهەمە خۆماڵەکانی خۆمانیان نمایش کردووە. ئەوە ئێمە ئەبینین کەوا ساڵ بە ساڵ کۆمپانیەکان خۆیان تومحیانەیە بێنە پێشەوە، بەڵام بەداخەوە یعنی نابینین هەستکەینکەوە حکوومەتی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان بێت تاتە بێ بتوانێت بەرهەمەکانی خۆمان کەوا زیادەکە شتیان بۆ بخرێتە بەردەست. زۆربەی شتەکانیان لە دەرەوەی وڵات دێنن هەمووی گومرگ ئەستێنرێت. ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان لە ئاستی پێویستدانیە و کۆمپانیە ناوخۆییەکانیش ئامادەن بۆ کێبڕچێ لە پێناو زیادکردنی بەرهەمی ناوخۆیی و هەلیکار و بوشانەوەی بازار بەو مەرجەی ئاسانکاریان هەبێت. هەر ئەم گەنمە پاک ئەکرێتەوە، فلتەرەکرێ بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک و تەندروست لەسەر دەستی پیشەگەری خۆماڵی کە کوردن ئەکرێ بە ئارد بە هەموو جۆرەکانی، ئەکرێ بە ساوەر بە هەموو جۆرەکانی، گەورە بچوو شەعریە بێشەعری، و ئەکرێ بە پاستا مەعکەرۆنە و ئەندۆمی و لەگەڵیشی ئەکرێ بە بڕوێش، ئەکرێک بە گەنمە کوتاو. ئەمە جێگەی دڵخۆشیە. تۆ ڕۆژانە ئەم بەرهەمە جوانە ئەخەیتە بازار ئاسایشی خۆراک ئەمەیە بە دوورەبی لە هاوردەکردن لە دەرەوەی وڵات لە وڵاتانی دەوروبەر وڵاتانێک کە دژی خاک و ئاوتن تۆ چاوەڕێ ئەوەکەی خواردنێکت بۆ بنێرن تەندروست بێ. جوتیاران و خاوەنکار و کارگەکان نیگەرانن لە کەمی پشتیوانی حکومیەکان و بایەخنەدان بە بەرهەمی ناوخۆیی. هەر ئەوە شەوای کردووە هەرێمی کوردستانی دەوڵەمەند بە سامانی هەمەجۆر ببێتە ناوچەیەکی بەکارهێن بۆ ساختکردنەوەی کەلوپەلی دەرەکی. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.